خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لێبێ بەرنامەیەکی تایبەتی پانۆراماتان پێشکەشەکەی نەمانەوێت لەسەر پێشاتە سەربازیەکانی تایبەت بە عێراق و هەرێمی کوردستان گفتوگۆ بکەین. هەندێک جموزۆڵی سەربازیە پەلاماری درۆنی هەیە بۆ سەر هەرێمی کوردستان. گرنگە ئێمە وەکو زانیاری بەدواداچوون لەسەر ئەو پرسە گفتوگۆ بکەین، بە تایبەتی لەوەی کە وەکو هەمیشە لە ماوەی چەند مانجی ڕابردووە وترات کە هەرێمی کوردستان لەناو لێواری جەنگێکە، لە نزیک جەنگێکە، چۆن ئەتوانێت خۆی بپارێزێ ئەگەرە سەربازیەکان چین ژیندبوونەوەی داعش هەمووانە لەگەڵ فەریقی یەکەم بەڕێز جەباریاوەر شارەزای بواری سەربازی گفتوگۆکەی. کاکزەبار بەخێربێ. خۆش بینە. سپاس بۆ دەرفەتە. حەزمان کردی دارێکی تایبەت لەو بارەیەوە لەگەڵ جەناب بکەین بۆی هەم تەجروبەی جەنابەت و ئەزموونی و زانیاری جەنابەت و هەم بۆ بینەران ئاشنا بکەین. کاکجەبار دووبارە سوپاس دەکەم، نەمەوێت پرسیاریەوە بکەم هەڵسەنگاندنێکت یان پانۆرامایەکت بۆ دۆخی سەربازی ئەمڕۆی هەرێمی کوردستان چێ بەگشتی؟ بەڵێ سپاستانەکەم. سپاس بۆ بەڕێز. سپاسێکیشت بینەران دەکەم گشتی و سافەکەتان بە شێوازێکی گشتی. طبعاً خۆی بەگشتی هەرێمی کوردستان لە ناوچەیەکی جەنجاڵدایە، بە تایبەتی لەم ماوەی ساڵی دواییدا کە بە حەقیقەت لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە هەلومەرجێکی ململانی زۆر تونددایە، بە تایبەتی دوای شەڕی غەزەش کە ئیسرائیل بڵێن پێشتر فڵەستینیەکان پەلاماری ئیسرائیلیاندا و دوایی ئیتر ئیسرائیل پەلاماری غەزەیدا و ئەو شەڕە وێرانکەرەی کە تا ئێستا بەردەوامە کە بۆ هۆکارێک بۆ کوشتنی زیاتر لە 50,000 کەس و بریندارکردنی زیاتر لە 100,000 کەس کە هەندێک شارەزای بواری سەربازی لە دنیادا یعنی کوشتار و برینداربوونەکەی لەم ماوە زەمەنیەی کەمەی شەڕی غەزەدا ئەڵێن زیاتر بووە لە عینی ماوە لە شەڕەکانی جیهانی یەکەم و جیهانی دووەم. دیارە جگەل لە شەڕی ڕاستەوە خۆ لە نێوان فڵستینیەکان و لە نێوانی ئیسرائیلدا لە غەزەدا خۆی دنیا بە شێوازێکی گشتی ئەمە سەرچاوی دروست بوون بۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵێ بێ گومان دوو بەرەی خۆی لە شەڕ وەکو شەڕ بێ لە نێوان دوو بەرەی جیا لە دنیادا. بەرەی یەکەم ئەوەیە ئیسرائیلە کە زانین لەگەڵ ئەمریکا و وڵاتانی ئەوروپایە و بە هەموو توانای خۆیان ئەوان پشتیوانی ئیسرائیلیان دەکرد، هەم لە ڕووی هاوکاری سەربازی و هەم لە ڕووی دیبلۆماسیەوە و هەم بە تایبەتی لە نەتەوەی گرتوەکان زۆر جار هەیە کە بڕیارێک دەرەچوو بۆ ڕاگررتنی شەڕیان ئەوان ڤیتۆیان بڕیاری ڤیتۆیان وەرەگرت یان ڤیتۆیانە کردی لەو بڕیارانە. جگە لەوەش ئەو داعمە گەورەی پارە و پول و پشتیوانی و چەک و ئەوانەی کە درا بە ئیسرائیل بەرەکەی تر بەڵێ فڵەستینیەکانە بوون، بەڵام ئەمانش لە بەرەیەکی پیان دەگوت مقاومەی ئیسلامی، ئەو بەرەی مقاومەی ئیسلامیە جگە لە ئەوانەی حەماس کە لە غەزەن ئەو کاتە بەشێکیان لە سووریا بوون کە پشتیوانی حەماسیان دەکرد، بەشەکەی تر لە لوبنانە لە باشووری لوبنانە کە حیزبوڵڵایە پشتیوانی حەماسیە کرد. جگە لەوەش ئەو کۆمەڵە گروپەی کە لە عێراقدا هەن کە بە ناوی گروپی مقاومەی ئیسلامی و ئێستا وەکو ئەنجومەنێکی مقاومەی ئیسلامیان دوێنی بەیاننامەیەکیان دەرچوو بەو ناوە ناوی ئەنجومەن. لە هەمان کاتا بێگومان ئێرانیش ئەو وڵاتەیە کە بە هەموو توانای خۆی پشتیوانی حەماس و پشتیوانی ئەو گروپەی مقاومەی ئیسلامی کرد. لە دووریشەوە ئێران لە بەرەیەکی تردایەکە کا رووسیا و کۆریا و سین و ئەوانە، ینی ئەگەر سەیری شەڕەکە بکەی شەڕێکی لە نێوانی دوو بەرەیەک بوو، بەڵام شەڕەکە لە نێوانی لەسەرڵێن جەنگی جیهانی سێمی ئەعلان نەکراوە. تەواان بێگومان لە پاڵ ئەم جەنگە لە ئەوروپاش جەنگێکی تری وێرانکەر هەیەکە ئەو ماوەیەکی دوور درێژە، ئەو جەنگەی لە نێوانی رووسیا و لە نێوانی ئۆکرانیایە. تەواان رووسیاش بە تەنیا نیە، ئەوش لە زمانی بەرەکەی خۆیدایە بەرام و ئۆکرانیش بە تەنیاش نییە کە ئەمریکا و هەموو وڵاتانی ئەوروپا بە هەموو توانای خۆیان دامی ئۆکرانیا دەکەن. جگە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئەوروپاش شەڕێکی وێرانکەر و شەڕێکی گەورە هەیە. وەکو بەڕێستان باستان کرد ئەوە زۆر لەوانی کە شارەزای بواری سەربازین ئەڵێن شەڕێکی
جیهانی سێهەمی ئیعلان نەکراوە، یعنی بڵێن ناو نەدراوە شەڕی جیهانی سێهەم، بەڵام لە پاڵ ئەوەشدا ئەمجا شەڕە گەورەکەی ئەو 12 ڕۆژەی لە نێوانی ئیسرائیل ئێرانە کە ئەوش شەڕێکی وێرانکەر بووە و هەردوو لە هەرچی توانای سەربازی خۆیان جگە لە مرۆیی، چونکە شەڕەکە شەڕی پیادە نەبوو، وەکو شەڕێکی تەکنۆلۆژیای بڵێن پێشکەوتووی بڵێن سوپاکانیان بوو. ئێران ڕۆکێتی بالیستی بەکارهێنا لەگەڵ درۆنە، ئیسرائیل پێشکەوتوترین فڕۆکەی جەنگی F-35 بەکارهێنا و دوای ئەمریکاش پشتیوانی کرد بە پێشکەوتوترین فڕۆکەی جەنگی بۆ وێرانکردنی ئەو ناوچانەی کە بە پیتاندنی یۆرانیۆمی تێدایە و ئەوانش بە هەمان شێواز هەر فڕۆکەی بێفڕۆکەوانیان بەکارهێنا و ئەمەش لە پاڵ ئەو شەڕانەی کە باسم ئەم شەڕا بوو. کوردستانیش لەو هەلو مەرجەدا دەژی، یعنی لەو ناوەندەیە هەر ئەگەر هیچ نەبێ بە شێوازێکی ناڕاستەوخۆ وەکو ئەوەیە بەشێک بۆ لەو شەڕە بۆ لەبەرەوەیە هەرچی ڕوو ئەدا، یعنی بڵێن دەرهاویشتەی ئەو شەڕەیە تەسیرێکی زۆر گەورەی لەسەر هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکەدا هەیە، جگە لەوەی ئەو ئاسمانەی هەیە هەمانەکە بەشێکی ئاسمانی دەوڵەتی هەموو دەوڵەتی فیدراڵی عێراقا لەولاوە F-35 ڕۆیشت و لەم لاوە ڕۆکێتی بالیستی ئێرانی هاڕوە، لەبەرەوەیە ئاسمانەکەشت بۆتە مەیدانێکی جەنگ و مێدانێکی شەڕ. مەیدانەیە توانیان دیبلۆماسیانە خۆمان پارێزین یان کەس حەقی ئێمەی نەبوو؟ بڵێ هەوڵی دا هەرێمی کوردستان طبعاً لە سەرەتادا لە سەرەتای دەستپێکردین بە تایبەتی شەڕی ئەم دوایەمین شەڕ باز دەکەم من لە دەستپێکردنی دوایەمین شەڕی ئیسرائیل ئێران، سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەیاننامەیەکی هاوسەنگی دەرکرد کە ئێمە لەگەڵ شەڕدانین، ئێمە لەگەڵ ئاشتی داین، ئەم کێشانە بە ئاشتی چارەسەر ببێ و داواکەین کە هەردوو لا بگەڕێنەوە بۆ مێزی گفتوگۆ و ئاشتی بە تایبەتی ئێران لەگەڵ وڵاتانی ئەوروپا و لەگەڵ ئەمریکا لەسەر مەسەلەی پیتاندنی یۆرانیۆم و ئیتر لە کۆتایی شەڕەکەش بە هەمان شێواز هەر بەیاننامەیەکی سەرۆکایەتی هەرێم دەرچوو، سەرۆکایەتی حکومەتیش دەرچوو کە پێخۆشحاڵی خۆی دەرەبڕێ بەرامبەر بە وەستاندنی شەڕەکە و طبعاً گفتوگۆ نەیە تا ئێستا هیچ گفتوگۆیەکی ڕاستەوخۆ بەس هودنەیە کە شەڕەکە وەست. بەڵام لە ڕوویەکی ترەوە هەرێمی کوردستان تێوەگلا لە دەرهاویشتەی ئەو شەڕەیە. تێوەگلانەکەی لە چ ڕۆیەک بوو؟ تێوەگلانەکەی لە ڕووی زیاتر ئیعلامیەوە بوو، یعنی پروپاگاندەی ئیعلامی یان بتوانم بڵێن سۆسیال میدیا کە لە هەرێمی کوردستان زۆر بە بڵاوی پەیج و سایت و ئەوانە هەیە، هەندێکی سێبەرە، هەندێکی هینی کەسایەتی تایبەتە، هەندێکی هین لە ئاشکراهین لایەنی حزبیە. بەڕاستی یعنی لێکدانەوە و بانگەشەیەکی ئەتوانم وەکو ڕایکی تایبەتی خۆم چەند جارێک ئەمە لە هۆکارەکانی ڕاگەیاندن باسم کرد کە هەڵەیان کردووە لە هەندێک لەو هۆکارە ڕاگەیاندن هێزی سیاسی لە پشت. بەڵێ یعنی مەسەڵەن بانگەشەی ڕووخاندنی حکوومەتی ئێرانیان دەکرد، بانگەشەی ڕووخاندنی حکوومەتی عێراقیان دەکرد، جگە لەوەش باسی لە گۆڕینی نەخشەی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان دەکرد. هەندێک گەیشت بوو ئەو ڕادەیە کە کوردستان ئازاد دەبێ و هەر پارچەکانی هەمووی لێک ئەدرێت و ئەبێ بە دەوڵەتێک و نەخشەی دەوڵەتەکەیان لەسەر پەیجەکان و سایتەکان بڵاو کردەوە. تەنانەت گەیشتە ئەوەیە زۆر جار هەیە لە پەیجەکان عالەمی ئیسرائیلیان بەرزە کردەوە یان حتا لە هەندێک خۆپشاندانی بچکۆلە لەولا ئەمانەیان دەکرد. مەسەلەن کوردی جوولەکەیان لە ئیسرائیل دەدەکرد گۆرانی ئەڵێ نازانم باس لەوەیان دەکرد کە ئەوان پشتیوانی هەرێمی کوردستانی ئەمە جگە لەوەش ئەو لایەنانەی کە ڕێزم بۆیان هەیە ئۆپۆسیسیۆنن بە حساب لە هەرێمی کوردستان
ئەوانش بە ئاشکرا هاتنە سەر پەیجەکان و داوایان لە خەڵکی ئێران و خەڵکی کوردستان کرد کە چەک هەڵگرن و ڕاپەڕن و بنکەکانی چواردەوری خۆتان بگرن و پەلامانی دەن و ئەوە ئێمە هاتین و ئەمجا وێنەکانیشان باشکرا لە شارەکان دەگرت بە تایبەتی لە هەولێر دیار بۆ شاری هەولێرە و کابرات هاوار دەکا و بەیان داوا لە خەڵک یعنی ئەمە نادیبلۆماسی بوو ئەمە یعنی بەڕاستی بە بەربڵاوی زۆر بوو وای کرد کە ڕای گشتی من وەکو ڕایکی شخصی خۆم ڕای گشتی ئێرانی جۆڵاند دژ بە تایبەتی ئێمە وەکو هەرێمی کوردستان ڕای جادەی شیعیش لە عێراق بە تایبەتی ئەو گروپانەی کە بەناو بڵێن مقاومەی ئیسلامین ئەوانیش جوڵان دژی ئێمە کە من دیسان ئەڵێم وەکو ڕایەکی شخصی خۆم ئەم هەلومەرجەی ڕاگررتنی موچە و بووجە و ئەو کێشانەی بۆ هەرێمی کوردستان دروست بوون و ئەو درۆنانەی کە هاتن بۆ هەموو دەرهاویشتەی ئەم بابەتە بوون ینی ئەم دەرهاویشتەی ئەم هەڵەیە لەو دەربڕین و لەو لێکدانەوە و لەو چاوەڕوانیەی کەوانە جەناب دەیڵێ لەسەر ئاستی فەرمیە مووقفمان مووقفێکی هاوسەنگ بوو بەڵام لەسەر ئاستی ترە ئەمە خوێندنەوەی بۆ کرا و ڕەنگە هەندێلانی تووڕە کرد بێت بێگومان باش چێ درۆنەکان بە هەرێمی کوردستانەوەوانەیە کاک جەبار ینی ئەو درۆنانە لە چۆ دێن دوسێ ڕاهەیە تا ئەندێ ڕای ئۆپۆزیسیۆنە لەڵێ یەکێتی و پارتی خۆیانن بۆی دۆخی موچە لە بن ئەمە چیرۆکێکی دووبارەی بۆ هەموو شتێک بەڵام بەڕاستی ئەم درۆنانە لە چێوە دێ مەترسەکەی چییە؟ دیارە من لە یەکەمی ڕۆژ کە بڵێن درۆنەکان بەرەو هەرێمی کوردستان داهاتن و بە تایبەت چێڵگەکانی نەوتیان دەگرتە ئاماج ڕاستە هەندێک لە درۆنەکان لە هەندی ناوچەی نیشتەجێبوون وەکو ئەوەی زاخۆ ینی ئۆردگایەکی ئێزیدیان بوو جگە لەوەش یەک دو سێ چوار جارێک لە سلێمانی کەوت لە تەکیە لە گەرمیان لە نزیکی هەولێر ینی ئەوانە هەبوون ئەو درۆنانەی کە داهاتن بەڵام مەبەستی سەرەکی پەخستنی کارکردن لە چێڵگەنەوتیەکان بوو یعنی مەبەستی ئەساسی ئەوەیە کە بەرهەمێنانی نەوت پەک بخرێ و ئەو کۆمپانیانەی کە بیانین بڵێن واز بێنن یعنی ئیشەکانیان ڕاگرن لە بەرهەمێنانی نەوت لە کوردستان من لە یەکەمین ڕۆژ کە درۆنەکان بەرەو کوردستان داهاتن ڕاستە بوتم ینی پرسیارێکیان لێگرتم زۆر هۆکاری ڕاگەیاندنی کوردی و عێراقی و دەرەوەش ینی وتم ئەگەر بمانەوە تەشخیصێکی تەواوکەین یعنی دیاری بکەین چێ ئەو کەسەی ئەو درۆنانەی ئەنێرێ بۆ هاوێ بۆ هەرێمی کوردستان ئەبێ لژنەیەکی هونەری هەواڵگیری سەربازی بێت بە یەکەوە ئیش بکە عێراقی و ئی کوردستان بێت جارێک سەیری درۆنەکان یان ڕۆکێتەکان بێت سەیری بلان دروستکراوی مەحەلیە یان وڵاتێکە بابەتەکانی چۆنە محرکەکەی لەکوێ هاتووە ئەتوانێ ئەوانەی کە فەرنین دووەم بە هەماهەنگی هەواڵگیری هەرێمی کوردستان و عێراقش زۆر بە ئاسانی ئەتوانین بگەین بەوەی ئێستا گەیشتون با قسێتەوە بەڵام وتم دیسان عینی وەکو ئێستا وتم بەڕای من زۆر ڕوونە ئەم درۆنانە لەکوێوە هاتوون لەبەرەوەیە ئیتیجاهی هاتنی هەموو درۆنەکان لە ناوچە ژێردەسەڵاتی حکوومەتی فیدراڵی عێراقە چونکە ئەوانەی لە سلێمانیەوە هاتبوون لە نزیک ناوچەکانی یان تۆز خوورماتوو یان ناوچەکانی دیالەوە هاتبوون ناوژرابن بەرەوێرە ئەوانەی بۆ هەولێر هاتبوون لە ناوچەکانی ئەو لای مەخمور و دەشتی نینەوە ئەوە هاتبوون ئەوانەی کە هاتنە ئەو درۆنانەی کە گەیشتە چێڵگەکانی دوهۆک و زاخۆوانە لای مووسڵەوە هاتن یعنی دیارە ئەم درۆنانە لەو ناوچانەوە دێن کە لە ژێر دەسەڵاتی حکوومەتی فیدراڵی عێراقە لەبەرەوەی ئەم درۆنە کە بەسەر ئەو ناوچانە دەیان یەکەی سەربازی هێزەکانی عێراقەیە و دژە تیرۆر هەیە و ینی ئەبێ بزانن ئەو درۆنە لە کوێ هاتووە ینی زۆر ئاسانە بۆ دۆزینەوەی ئەوەی ئەو لە دواییشدا
لآخر ڕۆژ کە حکوومەتی هەرێم و حکوومەتی فدرال کە ڕێککەوتن کە ئێستاش ڕێک نەکەوتون یانی ئەوەیە کەوتمان ڕێککەوتن کە ڕێککەوتن لەسەر ئەو یادداشتنامەیە دەربارەی مەسلەی ڕادەستکردنی نەوت و داهاتی ناوخۆ و کە گوایە موچە بێت هەر ئەو ڕۆژە عینیشت پرسیاریان لێکردم وتیان ئایا ئێستا هەر تەکی دەکەیتەوە لەسەر ئەوەی کە لە عێراق وتم بەڵێ ئێستا شەر تەکی دەکەمەوە کە لە عێراقا ئێوتی سەر ڕای ئەوەیە کە هیچ لایەنێک لێکۆڵینەوە نەکرێتم ئەنقەس لایەن لێکۆڵینەوە ناکەن عێراقش وەی ناوێت لێکۆڵینەوە بکە بەڕێستا تۆ ئەو توانایی هەیە کاک جەبار بزانێ ئەو درۆنە لە جای بەڵێ دوای زانیان ئەی دوایی هەر هێزەکانی عێراق نەچوون ئۆپەراسیۆنێکیان ئەنجام دە لای مووسڵ ئامر لیواکیان حەمید یاسریان گرت کە ئامر لیوای چواری حەجدی شعبیە خەڵکی نەجەفە ئێوتیان ئەلێرەوە هاوێژراوە لە مووسڵەوە هاوێژرا ینی ئەگەر بیانویستا لە یەکەمی ڕۆژەوە وەکو چۆن ئەو آخر ڕۆژەی کە دۆزیانەوە لە یەکەمی ڕۆژەوە بیانویستایە هەمویان دەدۆزیەوە نانویستیان قدرەتیان ئەوە من تەسەوڕەکەم ڕێگەیان پێدەدا من تەسەوڕەکەم ئەوەیە کە هەر نایانویستووە ینی بڵێن مۆزوعەکەیان دواخستووە تاکو ینی خۆی ئەمە وەکوتم ینی ئەم هەلومەرجەی هاویشتنی درۆن ینی بڵێن ئەتوانم من دەرهاویشتەی ئەوەی کە باسمان کرد شەڕی ئێران ئیسرائیل بوو ئەو تووڕەیە بوو زایدەن ئەو کێشانەی کە لە نێوانی هەرێم و لە نێوانی حکوومەتی فدرال لەسەر مەسلەی بەرهەمێنانی نەوت و هەندێکی گەیشتنە ئامانجی خۆیان مەسەلەن من نمونەیەک بڵێم مەسەلەن گەورەترین کۆمپانیای ئەمریکی کە ئەوەی ئیمزای لەگەڵ هەرێما کرد لەسەر مەسلەی وەبەرهێنان لە بواری گازدا خۆی لە چێلگەیەک نزیک سەرسەنگ خەریکی بەرهەمێنانی نەوت بوو ئەوەی HKN ئێنێرجی هەر ئەو ڕۆژەی کە درۆن بەر بارگای کۆمانەکە کۆت هەر ئەو ڕۆژە لە حەمرین ئیمزای گرێبەسێکیان لە عێراق کرد بۆ بەرهەمێنانی نەوت لە چێلگەیەکی حەمرین کە 50,000 بەرمیلە لە ڕۆژێکدا لەگەڵ بەرهەمێنانی گاز لە عینی شۆن نزیکەی 50 پێسێجا ینی بڵێن جەبار ئەمە شەڕێکی ئابووری سەربازی بوو بەڵێ بێگومان ینی هەردووکی بوو شەڕێکی سیاسیش بوو شەڕێکی ئابووریش بوو سیاسی وەکوتم ئەوە دەربڕینێکی وازەح بوو ینی ڕوون بوو لەوەی کە تووڕەیەکەیە بەرامبەر ڕای یعنی ئەوان وا تەسەوڕەکەن ئەمە ڕای گشتیە لە هەرێمی کوردستان یعنی ئەمە ڕای گشتی یعنی عێراق بە هەموو توانای خۆی پشتیوانی غەزەیەکرد مەسەلەن عێراق وڵاتێکە بێگومان پشتیوانی ئێرانەکە یعنی لەبەرەوەیە عێراق دۆستێکی ئێرانە عێراق سنوورێکی درێژی لەگەڵ ئێرانە هەیە عێراق لە ڕووی مەذهبیەوە شیعە ئەغلەبیەتە لە عێراقدا مەرقەدەکانی بڵێن ئیمامەکانی شیعە عێراقدا بەس کاک جەبار یەک پرسیاری دیکە لە وڵاتیان ینی توانای سەربازەکانی حکوومەتی هەرێم با بڵین ورتری کەینەوەشێتی و پارتیەوە نەبوو ڕەدی درۆنەکەم داتەوە مثلا هەندێک دیمەنی ڤیددیۆی بە بیکەیسی تەقیان لێ کراوە بە نازام بەڵێ ئەمە نیمانێ حقیقەتەکە ئەوە ینی حقیقەتێکی تاڵە ینی ئێمە هیچ چەکێکی دژە ئاسمانی یان سیستەمێکی چاودێری ئاسمانیمان نییە لە هەرێمی کوردستان تەنها ئەوە نەبێت کە لە پارێزگاری لە بارەگاکانی هاوپەیمانەتی نێودەوڵەتیەکەن لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و لە فڕۆکەخانەی حەریر یعنی ئەوەش بەس بۆ خۆیانە یعنی مەوداکەی ئەوەندەیە کە درۆنەکان یان ڕۆکێتەکان نێنە سەر بارەگاکانی خۆیان ئیتر لەوە زیاتر نییە نەوەکو ئێمەش نیمانە یعنی بۆ زانین وەڕێستا لە عێراقش نییە عێراق سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق پێش 2 هەفتە خۆی لێدوانی کە بوو دەربارەی ئەم بابەتە وتی ئێمە کەم و کورتێکی زۆر گەورەمان هەیە لە ڕووی بڵێن سیستەمی چاودێری ئاسمانی و سیستەمی بەرگری ئاسمانی بۆ زانین ئەو دوو سیستەمە پێکەوەیش دەکا یعنی ئەبێت تۆ سیستەمی چاودێریت هەبێت بە بەردەوامی ئاسمانی هەموو عێراق لەگەڵ سیستەمی بەرگری ئاسمانی چونکە سیستەمی چاودێری ئیعازەداتە سیستەمی بەرگری ئەگەر درۆنێکی دوژمن یان فڕۆکەیەکی دوژمن یان ڕۆکێتێکی دوژمن هات
ئەبێ لێ بدەی یعنی دەستی ئینسان نییە ئەمە بڵێن مێشکی ئەو سیستەمە بەرمەجاکرێ بەو شێوازە لەبەرەوە عێراق نیتی و بۆ نیتی من لێرەدا لام سەیرە من دوو جار گوێم لە لێدوان یان هێشتوەنەی بیان بەڵێ ئەمجا من ئەمە پێشتریش باسم کردووە ینی لە چەند دیدارێک هەم تلڤیزیۆنی و لە چەند دیدارێکی بڵێن ئەوانەی کە مرکزی دراساتیش دایەنێن وەکو مرکزەکانی دراساتی لە بەغایان لێرە مەسەرە من ڕۆژێک گوێم لە لێدوانێکی لیوای حیا ڕەسوڵ بووە و کاتە وتەبێژ بوو زۆر بەڕوونی باسی کرد یعنی بڵێن ئەوەی کە بەرامبەرەکەی زۆر ئەویست احراجی کاتاکو معلوماتی لێ دەرکە ئاخرەکەی وتی ئەوە کار چییە وتی ئەمریکا نایڵێ زۆر بەوازعی وتی ئێمە بەڵێ ئێمە هەوڵمان داوە عێراق هەوڵی داوە گرێ بەس بکە لەگەڵ فڕەنسا لەگەڵ کۆریا لەگەڵ ئەوانە بەڵام بەڕاستی ئەمریکا نەیهێشتووە کە ئێمە ئەمجا بۆ سەڵماندنی قسەکەی لیوای حیا من زۆر بەڕۆنی گوێم لە قسەکانی بەڕێز محەممەد شەیع سوودانی بوو کە فەرماندەی گشتی هێزە عێراق و سەرۆک وەزیرانە لەم ماوەی پێشوو دەباسی ئەوەی کرد وتی ئێمە چاوەڕێی ئەوەین کە هاوپەیمانەتی نێودەوڵەتی عێراق بەجێ بێڵێ لە کۆتایی 2026 کە عێراقی بەجێهێشت ئێمە ئەو کاتە گرێبەستەکانمان لە بواری سیستەمی بەرگری ئاسمانی و سیستەمی چاودێری ئاسمانی لەوەیانی کاک جەبارە و فترەیە هەندێک لە پەرلەمانتارەکان کەسایەتی سیاسی مەسەر لە بەرنامەکە مەترسیەوەیان نیشانەدا کە هێز دێتە سەر هەرێمی کوردستان بە تایبەتی پاڵە گۆنەوتیەکان هێزی مەسەلەن هێزی بەڕی نەکردرۆن مەسەلەن تەنانەت چەند شەوێک دەنگۆ ئێوە پێیابوتیان هێز جوڵاو پێشمەرگە ئینزارە ینی ئەم شتانە دروست بوو حەقیقەتی و بابەتە لە چیەوە هات هەر بەڕاستی ئێستا لە نەو دۆخەدا ئاژین ئێمە خۆی بە حەقیقەتی ڕاستەوە پێشبینیە ناتوانین بڵێ پێشبینی بەڵام بۆ وتیان هێز جوڵی پێکراوە لە منتیقی پێشبینیە تەبعانەوە هەر حتمما هێز جوڵاوە ئەوە نییە هێز نەجوڵاوە بەڵێ من ئەکیدم کە لە هەندێک ناوچەی عێراق هێز جوڵاوە هێز کەوتۆتە ئینزارەوە لە عێراقدا هەمووی بۆ فشارهێنان بۆ هەرێمی کوردستان یعنی زۆربەی ئەم جوڵانە یعنی هاوتەری بوون لەگەڵ هاویشتنی ئەم درۆنانە بۆ فشار خستنە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بشتە ژێرباری ئەو مەرجانەی کە هەیە و نەوتەکەت ڕادەست بکە و بە حەقیقەت ئەمە زۆربەی یعنی بڵێم ئەم هەڵچوونەی عێراق زیاتر دوای ئیمزاکردنی گرێبەستەکانی واشنگتن بوو ینی بە تایبەتی لە بواری غازە چونکە بەڵام هەر خۆشیان لەو سەر ڕۆژە ڕابردووە دادگای فیدراڵی دانی بەڵێ من خوێنمەوە لەم دوێنی و پێری دوێنی بە تایبەتی خوێنمەوە کە دادگای فیدراڵی پاشەوەی کە شکایەت کراوە لەسەر ئەو گرێبەستانە دادگای فیدراڵی بە ئەو گرێبەستانە بە یاسایی داناوە ئەوشم پێ سەیرە ینی ئەوشم ڕاستی پرسیارەوە ڕەنگە هەڵچوونی عێراق لەو ڕووەوە پەیوەست بێ بە مەسەلەی فشاری ئیقلیمی بۆ سەر عێراق چونکە عێراق غاز لەکوێ دەکرێت لە ئێران دەکرێت و کڕینی غاز لە ئێران ئەبێتە داهاتێکی بە تایبەتی دراو یعنی درا بۆ ئێران بە تایبەتی دراوی دۆلار وانە بۆ ئێران کە ئێران زۆر پێویستیەتی بۆ ئێران ئەگەر ئەمە بکرێ ئەمە بێتە بەدیلێک بۆ ئەو غازە بێگومان ینی خەڵک وا لێکدانەوەیان دەکرد ئەمە یەکێک لە هۆکارەکانی ڕەنگە فشاری ئێران بێ بۆ سەر عێراق دووەم عێراقش هینەکەی ئەوە بوو کە پرس و ڕای پێ نەکراوە ئێمە هەرێمێکین لە دەوڵەتێکی فیدراڵی داین بێگومان هەرێم و دەوڵەتی فیدراڵی لە ضمنی ئیطاری یەک دەوڵەتدا ئەژین هەندێک بابەت لە بەپێی دستور بۆتە یعنی بڵێ مولزەممان دەکا کە ئەمە یان هاوبەش بێ لەگەڵ دەوڵەتی فیدراڵی ئەو هەنگاوانەی کە ئێنەین یان کارەکان سیادین بە پێی مادەی 112 و 113 و 111 ئەوانە کە پەیوەندیان بە نەوت هەیە لە دستور بەرەبێیان نەوت یعنی کاری وەبەرهێنان و فرۆشتن و
گرێبەست لە بواری نەوت و غاز ئەبێت بە هاوبەشی بێ لە نێوانی هەرێم و لە نێوانی حکوومەتی فیدراڵی وا دیاری کراوە کە ئەبێت هەموو ئەو داهاتانەی لەو بوارانە دەست دەکەوێت هەموو بشتە خەزێنەی دەوڵەت و دوایی دابش بکرێ ڕەنگە لە ڕووی ئەوەوە کە گوایە عێراق ئاگای لێ نەبووە یان پرسی بێ نەکراوە یان داوا نەکراوە مەجازی بوو ینی ئەوە سیاسی بوو نەک دەستوری بەڵێ بێگومان سیاسی بوو ینی بەڕاستی کاک جەبار ینی ڕاشکاو بین هەرێمی کوردستان مەترسی لەسەر لە ڕووی سەربازیەوە بە بەردەوام مەترسی لەسەرە چونگە تۆ وەکو باسم کرد مەسەلەکە مەترسی ئەوە نییە کە حکوومەتی عێراق هێرشت بۆ بکە طبعا مەترسی لە چەند بوارێکدا هەیە کامانن مەسەڵە یەکەمیان وەکو باسم کرد ئێمە لە ناوچەیەک ئەژین ململانی زۆر توندی تێدایە ئێرانمان ئێمە سنوورمان لەگەڵ ئێران هەیە سنوورمان لەگەڵ ئێران نزیکەی 600 کیلومترە ئێران ئێستا لە ململانێکی گەورەی لەگەڵ ئەمریکادایە ئەمریکا و تەحالف وجودی هەیە لە عێراق و لە هەرێمی کوردستان لەبەر ئەوەیە ئەمە یەکێک لە مەترسیەکانە جگە لەوەش مەسەرەن ئێران ئەو لە ململانەیەدایە و ئۆتیفاقی لەگەڵ عێراقە ئەتیفاقێکی ئەمنی هەیە لەگەڵ عێراقا کە نابێت هیچ هێزێکی ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە ناوچەکانی عێراقدا بێ و هاوکاری بکرێ و یارمەتی بدرێ و بێتە سەر حدود زۆر جار هەیە فشار ئێنی ئەڵێ ئەو ڕێکەوتنە ئەمنیەم جێبەجێ نەبووە بە تایبەتی ئەم هاتنەی ئاخر جاری قاسم بەڕێز قاسم عەرەجی بۆ هەولێر یەکێک لە خاڵەکانی ئەوە بووە کە بە دوواداچوون دەکەن بۆ جێبەجێکردنی مەسلەی ئەو ڕێکەوتنەی ئەمنی لە نێوان عێراق و لە نێوان ئێران زۆر جار هەیە بینیمانە کە ئێران فشار بێنێ ڕۆکێت ئاوێ لە بارگاکانی ئۆپۆزیسیۆنەدا یعنی هەڕەشەی هێرش ئەکا باش لە لایەکی ترەوە ئێمە لە ژێر هەڕەشەی تورکیاین بە بەردەوامی لەبەرەوەی تورکیاڵێ هێزەکانی پارتی کرێکوەرەوە ئێستا بەحساب لە پرۆسەی ئاشتی بەڵام ێستا شەڕە تام دقیقش هەر شەڕ هەیە ینی ئەو من و تۆ دانیشتوین شەڕ بە بەردەوامە ینی لە ئاسمانەوە لە عەرزەوە بردومانکردنەوە بە بەردەوامی راپۆرتەکانی ڕێکخراوی CPT ئەمریکی کوردی بڵاو دەکرێتەوە کە ڕۆژانە ینی بڵێن بردومانەیە فڕۆکەی فڕۆکەوانەیە یعنی بە بەردەوام شەڕ هەیە هێشتا جێگیر نەبووت بە تەواتی بەڵام ئێمە لە سنوورێکی فراوانە کە لە هەرێمی کوردستان بەس سنووری تورکیا عێراق نزیکەی 250 تا 300 کیلومترە ئەوە هێزی تورکیا هاتوۆتە ناوەوە نزیکەی بە قوڵایی 40 کیلومتر و هەموو ڕۆژێک ئۆپەراسیۆنی سەربازی هەیە کۆمەڵێکی نزیکەی 300 گوند چۆڵ بووە بەردەوام خەڵکی سڤیلی مازین بیری لە ئەمە شەو ڕۆژ شەڕە یعنی لەو ناوچانە شەڕە ئەمجا بە درێژایی بە سنووری تورکیا عێراق نییە چونکە بارگاکانی پارتیکەکان درێژ بۆتەوە بۆ سەر سنووری ئێران زۆر جارە بینین درۆنی تورکیا دێت لە ماوەتەدا لە چوارتەدا لە پێنجوێنەدا لە سنوورە تەنانەت زۆر جارەیە لە ناوچەکانی شوان و شێخ بزێنی لای کەرکوک و چەمجەمال لای کفریۆن یعنی لەبەرەوەی ئێمە باش ئەمانە هەموو هەڕەشەن جگە لەوەش ئێمە لەگەڵ عێراقدا بە بەردەوامی لە ململانین ڕاستە ململانەیەکی سیاسیە ململانی لەسەر چی ئێمە لە 2006ەوە لەگەڵ ئەو حکوومەتە نوێی عێراق دوای لە یەک لە دوایەک لە زمانی بەڕێز مالیکیە و دوای بەڕێز عبادیە و دوای مستەفا کازمی و دوای هەموو ئەوانەی کاتون تا بەڕێز محەممەد شەیع سوودانی ئێمە نزیکەی 20 ساڵە خەریکی گفتوگۆی لەگەڵ عێراقا لەسەر کۆمەڵێکی بابەتی PLN کێشە هەڵپەسێراو مادەی 140 بوجە مەسلەی نەوت و گاز مەسلەی هێزی پێشمەرگە ئێستا مشکلەی دەواازەکانەیە مشکلی فڕۆکەخانەکانەیە مشکلەی ئەمانە مشکلی پەیوەندیەکانی دەرەوە زۆر جارە جوڵێدن لەبەرەوەی ئێمە لەگەڵ ئەو دەوڵەتی خۆمان بەردەوامی لە ململانیدان باشە خۆ هەر ئەم دەوڵەتە نوێ بوو عبادی هەموو هێزەکانی نای سەر ئێمە ئەی شەڕ نەبوو شەڕ دیسان دروست نەبووە لە ساڵی کۆتایی ساڵی 2017 و پەلاماری ناوچەکانی خانەقین و کەرکووک و مەخمور و شنگال و هەموو ناوچەکانیانداوە و شەهیدی تیا بوو بەس ئێمە یەکێتی لە کەرکووک نزیکەی 50 شەهیدمانداوە جگە لە بریندارەوەوانە ئەی باشە ئەوە هەر شەڕی فعلیە ئەوە ڕەشە نییە ئەم ململانیە
ئەم کێشانە ئەگەر چارەسەر نەبن بە ئاشتی لەبەر ئەوەیە دایمەن عەقڵیەتی شەڕ ئەمە وڵاتە گشتەکان بەڵێ مەترسی سەرهەڵدانەوەی ڕێکخراوی تیرۆریستی هەیە لە شێوەی داعش بێگومان ناوەناوە هێزەکانی کۆماندۆ دژە تیرۆر ئۆپەراسیۆنەکە ئەمە بسم ئۆپەراسیۆنی یاسایی یعنی من ئەمانە جگە لە تیرۆریستی یعنی جگە لە ئەمانە فەرمیەکانن بەڕاستی هەموو هەڕەشەن لەسەر جگە لە مەسەن وەکوتم جگە لە داعشیش کە ئەوش هەڕەشەیەکی گەورەیە چونکە داعش بەڵێ ئیمارەتەکەی بەناو ئیمارەتی عێراق نەما بەڵام داعش تا ئێستا ماوە ویلایەتی هەیە لە عێراق ویلایەتی هەیە لە مەسر ویلایەتی هەیە لە ئێران ویلایەتی هەیە لە ئەفریقا ویلایەتی هەیە ئەنواعی ویلایەتی هەیە لەو چالاکترین گروپی تیرۆریستی ئێستا لە عێراق بە تایبەتی لەو خەتەی نێوان عێراق و هەرێمی کوردستانە کامانن بە پێی زانیاری سەربازی زیاتر داعشە جگە لە داعش لەم ماوەیەدا ئەوەی من بیستومە لەم دوسێ ڕۆژەی دوایی دامودەزگای ئەمنی عێراق کۆمەڵێکی بڵێن بەعسیە کۆنەکانیان گرتووە یعنی سەرهەڵدانەوەی هەندێک بە تایبەتی هەندێک شانەی بەعسی چەکدار بوون لە بەغا یعنی خەریک بوو خەریکی کاری سەربازی بوونە ینی کاری دەستۆشاندنی سەربازی بوونە پیان دەڵێن لیوای 66 تازم شتێکی وایە ینی بڵێن بەناو لیوە کۆمەڵێکی زۆریان لێ گیراوە یعنی لەبەرەوەی ئەمانە هەمویان مەترسین ڕاستە هەندێکیان مەترسین لەسەر عێراق بەڵام هەندێکیان مەترسین باش ئەوەشمان لەبیر نەچێتەوە ئێمە ئێستا ڕۆژاوا هێشتا لە مەترسیایە ئەم حکوومەتەی سووریا کە دامەزراوە تا ئێستاش جێمەترسیە لەبەرەوەی ئەسڵی ئەم حکوومەتە خۆیان داعش بوونە پەلاماری دروزەدەن پەلاماری عەلەوی ئەدەن ئێستا ئەمڕۆ بە تایبەتی نوێنەری ترامپ لە سووریا زۆر بە توندی ئیدانەی ئەو کردەوەن و ئەڵێ دەبێت سزا بدرێ حکوومەتی سووریا ئەبێ سزا بدرێ لەبەرەوەی ئەو تاوانانەی ئەنجامی داوە بەرامبەر عەلەویەکان و بەرامبەر بە دروزەکان یعنی ئەکەوێتە تاوانی جەنگ لەبەرەوە زۆربەی هێزەکانیشی بیانین یعنی زۆری هێزەکانیش ئەحمەد شەر هەموو ڕیش و بیانی هەیە ئەوانەی داعشی زمانی کۆن ئەوانی شێشتا هەڕەشان لەسەر ئێمە لەسەر ڕۆژئاوا جگە لەوەی هەڕەشەی ڕاستەوە خۆن موسیبەتی گەورە لە ڕۆژئاوایە ڕۆژئاوا کامپی تایە 65,000 کە سوکاری داعشی تێدایە مناڵەکانی گەورە بوون بوونە 20 ساڵە بەپێی ئیحساعاتی UN ئەڵێ نزیکەی 30,000 کەس یاریەسە لە 20 ساڵی تێپەڕی و هەمووشیان ئامادەی چەکەڵگرتنە هەمویان گۆشکراون بە بیریدا جگە لەوانش 10,000 زندانیان هەیە هەموودا باشە ئەگەر خوا نەخواسە هەلومەرجێکی خراپ بەسەر ڕۆژاوا هات ئەمانە هەموو بەرڵابن ئەمانەش هەر مەترسیەکی گەورەن بۆمبێکی تەوقیتکراون بێگومان ئێمە لە ناوچەیەکین پڕ مەترسیە ئێمە نامانێت خەڵک ترسێنین ئێمە نامانەوە خەڵک بترسێنین بەڵام من ئێمە زۆر جار کە ئەمانە ئەخینە ڕوو بۆ ئەوەی حکومەت خۆمان بگەمە ئەو پرسیارە بۆ هێزی پێشمەرگەمان یەک نەخستەوە کاکجەبار ئەمێ دەبێ حکومەت ئێستا لە ئاستی ئەم هەموو مەترسیەی کە هەیە لەسەر ناوچەکە بەگشتی عێراق و ئەم جاهارێمی کوردستانیش کە ئێمە لە ناوچەن دەبێت ئامادەسازی هەبێت ئامادەسازی بۆ هیچ نەبێت بەرگری لە خۆمان نەوەکو بۆ هێرش بردن یان شەڕکردن بەڵکو بۆ بەرگریکردن دەبێ ئامادەسازی هەبێ ئێمە هێزەکانمان یەکگرتوو بێ ئەبێ ململانیە ئەم چیرۆکە کۆتایی پێ نهاتووە تا ئێستا بململانی ئەو پەیمانان دەستیان لێ نەشوشتوین دەستیان لێ بەرنەداوی لەسەر تا ئێستا ئەوان لە هەوڵی خۆیان یعنی لە هەوڵدان تا ئێستا لە هەوڵدان تا ئێستا داکۆکی ئەکەن لە هەردوو لایەنی سەرچیەچێتی و پارتی بۆ ئەوەیە کە بە زووترین کات هەموو هێزەکانیان یەخەن بەڵام من لێرەدا هەموو جارێ ئەمە دووبارە ئەکەمەوە یەخستن کاکە زانە یەخستنی ژمارە نییە 50 زایدن 50 بێ بەسەد بەڵام ئایا ئەدن و پەنجایە ئینسیزامەکە نەگونجێ ئەمە هەڵگری چی جۆرە بیر و باوەڕێکی جەنگین هەڵگری بیر و باوەڕێکی جەنگی نیشتیمانین کوردستانین یان هەڵگری بیر و باوەڕێکی جەنگی حزبین سیاسین چونکە ئەگەر هەڵگری بیر و باوەڕێکی جەنگی نیشتیمانی نەبن هەر ڕۆژێ حزبەکانیان فیکەیەکیان بۆ لێدا جیابنەوە
لەبەرەوەی ئێمە دەبێت هێزێکی یەکگرتووی هەڵگری بیر و باوەڕێکی جەنگی نیشتیمانیمانە بێ. ئەو جەنگاوەرە لە پێشمەرگەیەکەوە تا آخر پلا هی سەربازی، ئەو پۆلیسە لە پۆلیسەکەوت تا آخر پۆلیسی ئەو ئاسایشەی لە ئاسایشێکی بەسیتەوە تا آخر پلەی ئاسایش ئەو دژە تیرۆرە هەموو ئەم هێزانە ئەبێ بڕواکەیانەوە بێ ئەو جنگاوەرێکی ئەو نیشتیمانەیە. فەرق لە نێو حزبەکە شاوایە بەسەر لە شەڕی داعشەوەمان هەست کرد، بەڵام دەبێت ئەو جنگاوارانە وا بگەنە ئەو قەناعەتەی کە فەرق لە نێوانی هاوڵاتیکی یەکێتی و پارتی و شوێعی و سۆسیالیست و زەحمەتکێشان و کۆمەڵ و هەرکە نەکەن، یعنی دەبێ هەمویان بە یەک چاوسێرکەن. داین لەبەرەوە دەبێ ئێمە هێزەکانمان من بەداخەواڵێم، ینی بەداخەوە من خۆشم زۆر لە ناو هێزی پێشمەرگە بووم، هەموو ژیانم نزیکەی 45 ساڵ من لە ناو هێزی پێشمەرگە بووم، 17 ساڵ زیاتر ئەمینداری وەزارەتی پێشمەرگە بووم، هەوڵێکی زۆرم داوە، لەگەڵ لژنەی زۆردا بووم، داکۆکی زۆرم کردووە، بڵێم پرۆژەی زۆرم پێشکەش کردووە، بەڵام ئەتوانم ئەوش بڵێم من نامەوێ ورەی خەڵک بڕوخێنم، بەڵام ئەمە وا ئەڵێم بۆ ئەوەی ئیحساسێک دروست ببێت مێژووە یعنی ئیحساسێک دروست بێ ئێمە هەوڵی تر وردە هێزەکەمان بە بیر و باوەڕێکی جەنگی نیشتیمانی یەکگرتو و گۆشکەین بەس بۆ مەسلحەتی حزبی سیاسی و مەسلحەتی ئێمە وای لێ هاتووە ئێستا هەندێک شەڕ ببینە خۆیان بە کوشت ئەدەن بۆ سەرۆک عەشرەتێک بەگشت حکومەتە ئاچن بەلاماری هەموو دەورەی سەرۆک عەشرەتێک ئەگرن ببینە لە ناو پەیجەکان و لە ناو فەیسبوک چۆن هەڵا بۆ سەرۆک عەشرەتەکەن و بیکەیسی بەرزەکەنەوە تەقاکەن و چەکانە و چەکە پێشکەوتوانە ئەمە کارەسات نییە، ئەمە کارەسات ئەمە دیاردەیەکی مەترسی نەک دیاردە کارەسات نییە، کارەساتی نیشتیمانی مەترسیدارە کە خەڵک لە جیاتی ئەوە هێز بەسی حکومەت بێتەنها. ئێستا هێز جگە لە هی حزبە هین عشایرە، هین کەسایەتیە، هین لێپرسراوە، یعنی تەجزیە بووە. دەبێ ئێمە هەموو لایەکمان لە هەر هاوڵاتێکی بڵێن ئەم کوردستانەوە تا گەورەترین لێپرسراوی کوردستانە هەست بەو بەسئولیەتە و بەو مەترسیە بکات لەسەر کوردستان، چونکە ئەگەر خوا نەخواسە ئەگەر هەروو مەرجەکە بەرەو خراپی ڕۆ هەمومان بەرەو خراپیە خۆ فەرق ناکە لە نێوانی یعنی بڵێن فەقیر و دۆڵەمەند، نێوانی کەسێکی سادە و لێپرسراوێکی باڵا کە هەلومەرج تێک بچێ کە ئینشاءڵڵا وا نابێ لە هەموو تێگەچێ. لەبەرەوە دەبێ بەڕاستی بەجددی ئەم مەوزوعە بیری لێ بکەینەوە. بە تایبەت ئەبێ هەردوو لایەنی سەرەکی یەکێتی و پارتی خۆیان بگەنە قەناعەتی مطلق بڵێ کاکە من ئیتر پێویستیم بە هێزی چەکدار نییە بۆ ئەوەی بەهێز بم لە کوردستانە، بۆ ئەوەی دەنگ زیاتر بێنم لە پەرلەمانی کوردستانە، بۆ ئەوەی بتوانم مەساڵەحەکانی خۆم بەڕێوە بەرم لە کوردستانە. ئەبێ هەردوو سەرکردایەتی حیزبەکە خۆیان بگەنە قەناعەت بڵێ ئێمە بە پرۆژە، بە خزمەتگوزاری، بە بیر و باوەڕ، بە فکر کورەوەکو جاران کە ئێمە لە شاخ بووین، ئێمە لە شاخ لە پێناوی فکری یەکێتی خۆمان بە کوشت ئەدا. من لێ دوانێکی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک بافڵم گوێ لێ بوو گەڵێ ئێمە هێزەکانی هەفتامان ڕاستپاردووە، چی پێکرێ بۆ یەکگرتنەوەی بیکەن و سەرپەرشتیاری هێزەکانی هەفتامان ڕاستپاردووە. خەلەلەکە لە شوێ متمانە نییە، یعنی خۆی هێشتا هەردوو حزبی سەرەکی بە تایبەتی لە کوردستاندا خۆی ئەوانە زیاتر هێزی چەکداریانی زۆربەی هێزی چەکدار لای ڕەنگە کاگە محەممەد هەندێک هێزیە بێ کە هێزەکانی لەسەر میلاکی پۆلیسی زێرەبانی بێیان بەرگری فریاکەوترمیان ئەوانە بێ، بەڵام بە هێزی خۆی ئەزانێ، ینی بڵێن وەکو هێزێکی حزبی خۆی ئەیزانی، بەڵام بەسەرەکی هەموو کوردستانە دابەش بووە نەوەکو بەس هێزی پێشمەرگە، پۆلیسی و ئاسایشی و دژە تیرۆری و هەمووی دابەش بووە بەسەر هەردوو لایەنی سەرەکی یەکێتی و پارتیە. یعنی ئەبێت وەکو باسم کرد هەردوو حزبی سەرەکی خۆیان بگەنە قەناعەت ئیتر من چیتر پێویستیم بە هێزی چەکدار نییە، ئەبێ هێزی چەکداری حکومەت بێ، بەڵام ئێمە دەبێ بەهۆی بەرنامەمان فکرمان فکری حزبەکەمان
بەهۆی سیاستمان بۆی ڕەوشتمان لەگەڵ خەڵکە بۆی پرۆژەمان بۆ خەڵکە ئەو کاتە ئێمە بتوانین حکومڕانی بکەین لە وڵاتە و کورسی پەرلەمان زیاتر بێنین لە هەرێمی کوردستان و لە عێراق و بگەینە حکومڕانی ئەبێ بگەینە ئەو قەناعەت من وەکو خۆم شخصی لەو بڕواایەدانیم هێشتا هەردوو لایەن هەموو سەرکردایەتی هەردوو لایەن گەیشتۆتە ئەو قەناعەتەی مطلقایەکە کە ئینشاءڵڵا بێ بگەن دووەم خاڵی زۆر گرنگ ئێستا کاتی ململانی نییە ئێستا کاتی باشە بە درێژایی و بەرنامەی باسی مەترسی گەورەکانمان کرد وتمان نامانەوێت خەڵک ترسێنین بەڵام خۆ ئەبێ ئامادەکاری ئێستا وەکو باسم کرد ئێستا لەم کاتەدا هەمومان هەز دەکەین ئێستا هەر کەسێک بدوێنە لە یەشەتی لە پارتی لە سۆسیالیست لە زەحمە چێشان لە حزبی شوێعی لە کۆمەڵ لە یەکگرتو لە هەموو ئەو حزب بە بچووک و گەورانەی هەرێمی کوردستان لە نەوەی نوێ لە گۆڕان لە هەموو ئەوان هەموو ئێستا بدوێنە لە سەرکردایەتیان تا ئاخر ئەندامیان هەمووی باسی مەترسیەکە باش کە هەمووتان باسی مەترسیەکەن ئامادەکاری چیە ململانیەکانتان وەلاخەن وەرن دانیشن ڕێکەون لەسەر هەندی هێڵی گشتی لەسەر استراتیجێکی نیشتیمانی بۆ پاراستنی ئەم هەرێمە بۆ پاراستنی کوردستان و خەڵکەکەی کاکە ململانێ بچووکەکان بێڵنەوە قەی ناکە لە نێوان خۆتان بەڵام هەندێک شتە هێڵی گشتیە هێزی چەکدار هێڵی گشتی پاراستنی کوردستان ئابووری کوردستان هێڵی گشتیە هی هەموو خەڵکە پەیوەندیەکانی کوردستان هی کوردستان دەبی ئەمانە هەموو ڕێکەوین لەسەر بەرنمەیەک لەسەر کارنامەیەک کە ڕێکەوین هەمومان بڕوایەکی مطلقمان بۆ کارنامە بێ و لێ دەرنەچین چونکە بەڕاستی ئێمە لە هەلومەرجێکی زۆر مەترسیدار داین نوێنەری تێگرتوەکان پێی نەوتین ماڵەکەتان پڕ بێ ئەتوێتەوە هەزار جار بلاسخارد هەزار جار هات پەیوەندی هات کۆبنەوەی کرد لەگەڵ هەرێمی کوردستان و زۆر بە سەراحەت باسیە کرد لەگەڵمانە بەبێ پەنا ینی دەبێ مەرایی بەبێ هیچ شتێک بەبێ شاردنەوەی کێشەکان باسی کرد لەگەم خۆ هەر ئەوان نین کاکە وەڵڵا وڵاتانی دنیاش قونسڵگەریەکانی دنیاش ئەوانەی دڵسۆزن بۆ کورد من تەسەوڕەکەم زۆربەی وڵاتانی ئەوروپا و ئەمریکاش و ئەوانەی کە هەن زۆر بە دڵسۆزی هەوڵیان داوە کە ئێمە پێ بگەین وەکو هەرێمی کوردستان کە ناوچەکەی ئێمە ببتە ناوچەیەکی بڵێن دیاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ماوەیەک وایان باسە کرد بەڵام وا تەسەوڕەکەم ئێستا هەندێکیان بەداخەوە ئاڵێ هەندێکیان بێئومێد بوون یعنی بۆ وا بکەینەوەنە بێئومێد بن ئیتر وەکو ئەڵێم ینی دیسانەوە ئێمە دایمەن پەیڕەوی سیستەمێکی گەشتبینی بکەین گەشتبینی وەکو بڵێن ڕەوانشاد سەرۆک مامجەلال ڕەوانشاد سەرۆک مامجەلال لەو پەڕی تنگانەیە فەرەحی هێنایە پێشەوە لەو پەڕی تنگانەیە مەسەلەن نمونە مەسەلەن لە کاتی ئەمفالە کە هەشتا ئێمە هەمومان بەرەو ئێران ڕۆشتین و ئەوش هەر لە عینشت لەگەڵ ئەو خەڵکیا بە پیادە بە گەڵاڵە ئەوانە بەرەو ئێران ڕۆشت لەو کاتا دەیگوت خەمتان نەبێ بەهێزتر ئەگەڕێینەوە لەو کاتەیە خەڵک لە بەفرا مناڵی خۆی بەجێ دەهێشت بەفر تا ئێرەکەوتم بۆ دیجاهابیرکەینەوە بۆ ئاراستەیە کە کوردستانمان چۆڵە کرد بەرەو دیوی ئێران دەیگوت بەهێزتر ئەگەڕێینەوە یعنی دەبێ ئێستا ئێمەش ڕاستە ئەم کەم کوڕیانە باسەکەیت بەڵام ئەم کەم کوڕیانە کە ئەخەینە ڕوو لەبەرەوەی زۆربەی لایەنە سیاسیەکان لە کوردستان بەحەقیقەت هەست بەو ئەزانم هەستی پێ دەکەن بۆ مەترسیە بەڵام بێن عیلاجێک بدۆزنەوە کە ئێمە بتوانین چۆن بەرامبەر ئەو مەترسیانە خۆمان ڕاگرین چۆن بتوانین کێشەکانمان چارەسەر بکەین جاری یەکەمین جار ئەبێ لە ناوخۆی خۆمان کێشەکانی ناوخۆی خۆمان چارەسەر بکەین ئەمجا کێشەکانمان لەگەڵ عێراقا چارەسەر بکەین ئەمجا کێشەکانمان لەگەڵ وڵاتانی ئیقلیمیە چارەسەر بکەین ئەمجا لەگەڵ ئەوانەی دوور و دنیادا ئومێ دەکەین کە ئەوە ببێ بۆ ئایندە زۆر سپاس بۆ بەڕێز فەریقی یەکەم جەباریاوەر شارزای بواری سەربازی سپاس بۆ ئەو دیدارە سپاس بۆ ئێوەی بەڕێز بینەرانی خۆشەویست بە هیوایەوەی دەستمان لەسەر برینەکاندا نابێ بە مەبەستی هۆشیاری زانیاری ئاگاداری هاندان بۆ چارەسەری کۆی کێشەکان لەگەڵ هاوکارەمان دوونە ناسەکانم ئەو بەرنامە تایبەتی پانۆڕامامان پێشکەشکردنە و لاکتانەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ